دوسێ نەفەری دەینی دەفرۆشتۆ کات چەندە؟ ئەوە شوێ ئەوە شوێ. وەڵا کێشەی غاز هەر کێشەی غاز نێ کێشەی غاز ئیزافە بووە هەموو کێشەکانی بکە. ئەوە نەفت خەڵک 3 ساڵە لەو هەولێرە قەترەی نەفتی نەکردێ کەس باسی وەی لێ هاتی کەس باسی ناکە. هەر نەفت نییە کێشەی نەفتیە کێشەی بنزینە کێشەی ئاوە کێشەی کارەبایە کێشەی هەموو شتەکە کێشەیە. سەعات و کارەبایە هەر دەبێ غاردەی و زیاد پارە لێدەستینی و سەعات تێک و دایتیانە شەریکەی و دەیدەنە شەریکەی کێشەی ئاوە هەر بە هەمان شێوە. ئەوزە سەرباری ئەوە نوێترین کێشەیان نوێترین سینناریۆیان کێشەی غازە. دوو شەریکەنە دوو بنەمارەنە هەر بەخۆیان دەزانن شەڕیان لەسەر چیە ئەوەیان لەسەر چیە سەریان لەو خەرکەی شێواندیە خەرک هەر پێی دەکرێت 5 ساعات و 4 ساعات بە دوو نەفتی بە دوو قەنینە غازەکی دێ و دەچی غارەدا بەدەستی ناکەوی دەبی بە 20,000 بکڕی 15,000 بکڕی. یەک لە کێشەکانیان ئەوەیە کێشەکە کێشەی دوو بنەمارەیە و لەکن هەموو دنیا لەکن هەموو خەڵک دەزانی کێشەی بینی دوو شەریکە دوو بنەمارەیە یعنی کێشەی دوو حزبە لەوە خەڵکەیان دروست کردێ و سینناریۆی وەچ سینناریۆیەکانی کە و لە نەتیجەدا ئەوەیە ئیتر بەڕێوەبردننی وڵات شکلێکی مافیاییە مافیایی شەر ئەوەیە هەر ئەوەیە سەریان لەو خەڵکەی شێواندیە و خەڵک ئەمە وەکو هاوڵاتی داوا دەکەین ئەوانە چاوەک بەخۆ دابەخشێنەوە وەکو دەرەی ئەو چەترەی هەیە بەسە سەری خۆیان و بەسەری ئەو ملەتەی دانەوەت ڕۆژێک هەرواشی لێدێ مافیا ڕۆژێک دەبی هەر سەری ملەتەکەی خۆشی بە فەتارت دەدا. سەروەت و سامانی ئەو ملەتەیە حیساب لە ئەوەی ناکەن ئەوە سەروەت و سامانە خەڵکیت کە لە سەری بە جواب دێ اقتصادی پەیوەندی بە اقتصادی ناوچەی وەیە پەیوەندی بە اقتصادی عێراق وەیە پەیوەندی بە قوتی ئەو ملەتەی وەیە ڕۆژێک دەبی هەموو بە سەری هەموو مادە دەختە و دەبتەوە کە هەمومان تووشی کوردستان تووشی ئەزمەی قوڵتر دەکا. خۆی داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستانە لە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی دەبی سەرپەرشتی کارگەکانی غاز بکاتن نەک کۆمپانیایەک سەرپەرشتی کارگەکان بکەن نەک هەر غاز زۆربەی شتەکانی کە بۆ نمونە ئێستا من دەتوانم بڵە غازێک پێ بکەم ئەگە بە 20,025 ئەیا هاوڵاتیە کرێسی یان پێشمەرگەیە کرێسیە 500 دینار داوام دەکاتم چۆن دەتوانی کرێی خانی بداتن کرێی کارەبای بداتن کرێی مۆریدە بداتن لەسەر باری هەمووشان غازی بێتە سەرێ ئەنی ئەو کارگانە بەڕاستی حکومەت سەرپەرشتی بکاتن باشتر نەک کردی تایبەت ئەستا ئەمە سێ بتی بەتاڵمانە یەکیش لەوانە دوونە ئێوارە باسییان نەکرد داگو ئەمەلی هەیە خلاص بێت من ناتوانم لەسەر بۆسنە بۆی من بار تەندروستی باش نییە بەڵام کە لە کار تەکسی ڕۆژانەکەم بڕک پارە پێیاکەم بەغازی دەم ناتوانم لەسەر تەکسی ڕابۆستم هەزاران نەخۆشێ هەزاران درێژخایان هەیە کە ناتوانێت هەزاران پیری هەزاران پیرێژن هەیە چۆن لەسەر غاز بۆستی ناسارێتی بچی بە گران بکردیەوە دەبێت حکومەت ئەو شتانە چارە سەر بکاتن. تەمان جەنابتان ئەزانن ئەوەی پەیوەندی بە ئێمە وەکو پارێزگا دابەشکردنی غازە لە گەڕک و کۆڵانەکان و قەزا و ناحیەکان ئەوەی کە بۆمان هاتووە بە ڕێکوپێکی دابەشمان کردووە تەنانەت بۆ ئەوەی هیچ غازێک بە هەدەر نەڕوات و خراپ بەکارنێ لەگەڵ هەر سیارەیەکی غاز کەوەچیلەکان دابەشی دەکەن ئێمە پۆلیسمان لەگەڵ داناوە چاودێری بازارمان لەگەڵ داناوە بەڵام بەشەکەی تری پەیوەستی بەلەت قودرەتی ئێمەدانە بەداخەوە بەهۆی ئەوەی کە ئێستا شەوانە تەقە دەکرێت لەو تانکەرانەی غاز بەشێکیان کێشەی تێکەوتووە ئاتنی غاز و ئەمانە ئەمە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە هیوادارم کە ئەوان هەوڵدن زوو ئەم کێشەیە چارەسەر بکەن و سەلامەتی گواستنەوەی غاز بۆ سایقتانکەرەکاندا دەستەبەر بکەن بەڵام من دڵنیایی هاوڵاتانەکەم ئەو غازەی بگاتە هەولێر بە ڕێکوپێکی دابەشەکەین و هیواداریشم کە هەموو لایەک هەوڵەکانیان بخەنەگەر لەسەر ئاستی باڵا بۆی ئەم کێشانەی کە لە پێش هاتنی غازەوان چارەسەر بکرێت.